ئەم کاتتان باش دیارە بە دیاریکراوی ئێستا من لە گەڕەکی پەنجا عەلیم ئەوەی کە لە پشتی منەوەیەکێکە لە کێڵگەنەوتەکانی کەرکووک کابێکێک لە کێڵگە گرنگ و استراتیژیەکانی کەرکووک دەهاندرێت دیارە دانیشتوانی گەڕەکی پەنجا عەلی تەنها نێوانیان لەگەڵ بیرەنەوتەکەیە ماوەیەکی مەودایەکی زۆر کەمە 100 مەتر بۆ 150 مەترە بێت ڕۆژانە دووکەڵی ئەم بیرەنەوتە کە دووکەڵێکی ژەهراوی ئەچێت بەسەر دانیشتوانی پەنجا عەلی تەنانەت لە ماوەی بەرەبەیانی ئەمڕۆیە خۆ چەند ڕۆژی ڕابردوو دووکەڵی ئاگرەکە بە شێوەیەک بووە کە خەریکی تەنفیزات و پاکردنەوەی بۆڕێکان بوونە دووکەڵەکە تەواوی ئاسمانی کەرکووکی داپۆشی بوو دانیشتوانی گەڕەکی پەنجا عەلی لە هەبوونی ئەم دووکەڵە ناڕازین و دەڵێن کاریگەری خراپی لەسەر تەندروستیمان هەبووە من یەکێک لە دانیشتوانی گەڕەکی پەنجا عەلیم لەگەڵا ئەگەر بفەرموویتە ئێرە ئەم دووکەڵەی کە لێرەوە بیرەنەوتی کە لێرە چ کاریگەریەکی لەسەر وەژیان و گوزەرانتان بەگشتی چۆنە؟ وەڵی کاگەرەیەوەتان ماڵ و مناڵمان هەمووی لە دووکەڵا خنکاوە و بەڵام ئەم نەوتە بۆ بەرپرسەکانە بەڵام دووکەڵەکەی بۆ ئێمەیە حەد دووکەڵ خنکارمانێتی ئەم گەڕەکە بڵێن هەمووی بەیانی ڕستی مناڵی تەنگە نەفەسە ئێستاگە مناڵێکم نەخۆشە مناڵێکم نەخۆشە وەنی ئەم دووکەڵەوەی لە چ کات زیاتر دووکەڵەکە بە ئاراستی گەڕەکەی وادێت دوێنێ زۆر کارەگەری لەسەر بوو دوێنێ زۆر دووکەڵێ گەورە بوو کەشوکەواگەیشی لێ بوو دوێنێ زۆر دووکەڵێ زۆری پێوە بوو هیچ فلتەرێک دانراوە بۆ دووکەڵ یاخودەوە بەردەوام دووکەڵەکە هەیە لێرە وڵا بەردەوام دووکەڵەکەی لێیە ئاروەڵا بەردەوام دووکەڵەکەی لێیە بەڵام یەک کەسێکیش یەک بەرپرسێکیش ئاگای لێ نییە و توزانێ و لە ماڵەکە دانیشتووە بۆ خۆی قەپەت و سبر لێدا بەڵام خوڕۆسەری بۆ پیا فەقیرە بەم شێوەیە و دووکەڵەکەشی بۆ ئێوە بەڵێ وەڵام نەوتەکە بۆ بەرپرسەکانە و دووکەڵەکەشی ئێمە خنکارمانێتی و تر لە ژێر دووکەڵەکە بژین و بۆ خۆمان هەرەوەیە دووبۆڕی تازە کراوەتەوە تانێت تەحویلی ناکەن هۆکاری بۆڕێکەی کۆنە یاخود چیە هۆکاری دووکەڵەکەی وەڵڵاهی ئەوە براجوانەکە من مهندس نیم بەو خواوە توانین لە خۆیان بپرسی بەڵام خۆیان نازام هەتاکو ئێستاگەوە چەندی ساڵ ئەم دووکەڵە لێرێ بەڵام جاروایە دووکەڵەکەی زیادە بێ و کەمە بێ بەڵام دوێنێ دووکەڵێک بووە لە عەقڵا نەبووە هەشت شۆرجەی پۆشیوە ئەگەر فەرموویتە ئێرە خاڵۆ دانیشتووی ئەم گەڕەکەی ژیان و گوزەرانتان و حاڵتان بەدەست دووکەڵی ئەم کێڵگەنەوتیەوە چۆنە؟ وەڵام دووکەڵە زۆر پیسە مناڵەکان سەخەتی کردووە خێرکەش بۆ ئێمە نییە خێر و بار بۆ ئێمە نییە دەست شەری هەیە دەستخۆش یەکێکی تر لە دانیشتوانی گەڕەکەەکە نزیکمە ئەگەر بفەرموویتە ئێرە ژیانتان گوزەرانتان بەدەستە دووکەڵی ئەم گەڕەکەەوە چۆنە و بەگشتی ئەم دووکەڵە تا چەند کاریگەری لەسەر ئێوە هەبووە؟ وەڵی زەرری هەیە بەعام زەرری هەبێ بۆ ئەو منتخێکەوە لێوەی نێزگن بەعامەتەن زەرری هەیە هیچ ئسپادەیەکی بۆ ئێمە نییە ئەو نەوتەکەی بۆ ئەوان ڕاو دووکەڵەکەی بۆ ئێماگە دووبۆڕی تازیان بۆی کردو بەدلیکەن باشترێ بکەمێ ینی دوورترەکەوێتەوە لە ماڵەکان داواکارم لە حکوومەت و کاگە شەوان هەنێک کەسێ داواکارم لە حکوومەت هەنێک کەسێ بابێت ئەمە ئەمانێکی ئەم ناوە هەمووی چی دەرمان خۆرێکیش لەم ناوەیە کاک وەکەوەی کە دانیشتوانی گەڕەکی پەنجا عەلی لەمان کە زۆر لە بیرەنەوتەکانەوە نزیکن و لە ئاگرەکەەوە زۆر بە دیاریکراوی نزیکن باز لەوە ئەکەن کە ئەمام هەم بە ڕۆژ هەم بە شەو بەهۆی ئەوەی کە هەم کاتی پاکردنەوەی بیرەنەوتەکان و هەم کاتی ئەوەی کە بۆڕێکان پاکەنەوە تەنفیزات بۆ بۆڕێکاندا ئەنەن دووکەڵێکی زۆری ژەهراوی بەسەر ئەمانە ئەڕوات و ژیان و گوزەرانیان لەم گەڕەکە زۆر خراپە بە تایبەت ئەوەی کە دووکەڵێکی پیسە تەندروستی یاخود بڵێن کاریگەری لەسەر تەندروستیەوان هەبووە بەڵام منەگەڕێمەلایەوە